هاوشێوەی کریستیان ئەرمەن و تورکمان لە هەرێمی کوردستان ئێزدیەکان دەیانەوێت کە کورسی کۆتایان هەبێت لە پەرلەمانی کوردستان. من مەبەستمە لەم بارەیەوە گفتوگۆی زیاتر بکەم، چونکە ئیدی کاتی ئەوەیە کە ئەگەر ئەم داواکاری ئێزدیەکان جێ بکرێتەوە بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان. لەگەڵ بەڕێز سعید جەردۆ بەرپرسی بنکەی لالش لە دهۆکەوە میوان مەقسە دەکەم. کاک سعید، ئەم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24 بڕیارە ڕۆژی چوارشەممە دەستگای هەڵبژاردننی پارتی وێکێتی کە دوو حیزبی دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستان لەبارەی هەڵبژاردنەکانەوە کۆ ببنەوە. ئێوە کە داوا دەکەن کورسیتان هەبێت لە پەرلەمانی کوردستان، داواکاری خۆتان گەیاندۆتە لایەنەکان بە تایبەت پارتی وێکێتی؟ پێشەکی سپاس بۆ جەنابێتەوە بێ دەرفەتێ و خودێ ڕۆژی و تاعاتێتە و برادمێت بێ بسلمان انشاءالله قبول بکە. سپاس بۆ بێ دەرفەتێ. هەلبەت ما داخوازت مات بەردەوامن سەبارەت جێگیرکردنا کۆتا ئێزیدیاژی هەموارکردنا یاسایە هەڵبژاردنە پەرلەمانی کوردستانێ و مە داخوازت خوا گەهاندینا ئەلایەنێت پەیوەندیدار و پێش چەند ڕۆژێکا ژیمە داخۆیانیەک وەکو بنگەهی لالشی ڕەوشەمبیری و کۆمەلاتی بەلاف کرد مەگوت فەرە وەکو مافەکی ڕەوا ئێزیدیاژی کۆتاخوا هەبێ پال کۆتایت نەتەوەی کۆتایت ئاینیشی وەکو مافەکی ڕەوا جێوان پەرلەمانی کوردستانێدا بێتەکردن ژبەر چێ ژبەر باغێ پەرلەمانی کوردستانێ وێ بگولێت دی ڕەنگینتر بێ و وێنەیە کوردستانێژی وێ نێف جڤاکە نێودەوڵەتیدا ئەپشەوق و ڕۆناهیتر بێ جا ئێزیدی دەمە داخوازا کۆتایتکن وەکو بەشێکی ڕەسەنش ڤی ملەتی و ژوی وەلاتی هەلبەت نەداخوازێت خزمەتە کاتێ خۆبتنێ بکن بەلکو دوێن باشە. بڵێ باشە، ینی کورسی کۆتاکان ئێستا بابەتێکی گەرمی گفتوگۆکردنە لە نێوان لایەنەکان، یانی ئەمە جێی پرسە لە نێوان هەندێک لایەنەکان کە داوا دەکەن کەم بکرێتەوە یاخود بەپێی ینی ژمارەی دانیشتوان یاخود کەمە نەتەوایەتیەکان ئەم بڕیارە بدرێت ئەم کورسیانیان بۆ دەستنیشان بکرێ. بەڵام ئێوە وەکو ئێزدیەکان داواکاری خۆتان گەیاندۆتە لایەنەکان، ئەوان چی دەڵێن؟ ینی رازین بەوەی یاخود قایلن بەوەی کە ئێوە کورسیتان هەبێت لە پەرلەمانی کوردستان؟ ئەس لێ بەهوەریێمە هیچ پارتەکە کوردستانی داخوازا ئێزیدیاش بۆ دابینکردنا کۆتایێ بۆوان ڕەت نەکە، تایبەت پارتی دیموکراتی کوردستان، یەکەتی نیشتیمانی کوردستان و پارتیە دیەت کوردستانی چێت ئیسلامی بنیایەت ئەلمانی. ئەس لێ باوەریێمە ئینشاءڵڵا وێ پشتەوان بنش بێ داخوازا ڕەوایە ئێزیدیارەک و ئێزیدیانچی ئەو ئێزیدی نشینێت پارێزگەها دهۆکێ هەتا دەڤێت دی چارەنویسێوان یەکلان نەبێ پێی استحقاقاتێت خوا وانجی بەهراخوا پەرلەمانی کوردستانیدا هەبێ داکو کاربن پال پێک هاتێ دیەت کوردستانی خزمەتە گەل و وڵاتی خۆ بکن. هەلبەت هەبوونا ئێزیدیا پەرلەمانی کوردستانیدا وێ وەکو مشجەنابێتە ڕەگۆتی وێ بیتر وێنەیە کوردستانی نێف جڤاکە نێودەوڵەتیدا ئەپشەوق و ڕۆناهی ترکە و ئێزیدیژی وێ بیتر هەست بەرپرسیارەتیا خۆکن وەکو پێک هاتەکە ئۆلی الڤی وڵاتیدا داکو ئەرکل سەر ملێخوا بجی بکن و تاکە ئێزیدیژی وێ هەست بۆ یەکێکا و مافێ دوێت ڕەوا کوردستانێدا هەموو دابینکرینە و بەشەکەش بریارە یاسادانانێ و تەنفیدیجیا کوردستانی. هەلبەت ئەڤیەکجی ئەزت بینم خاڵەکە ئەرێنیا و ئێزیدی مل بملێت پێک هاتێ دیەت کوردستانی بەشداریە ئاواداکردناوی وڵاتی دەکەواتە بەباوەڕیەوە ئێستا ئێوە خۆتان ئامادە کردووە بۆ ئەوەی لە خولی داهاتووی پەرلەمانی کوردستان نوێنەری ئێزدیەکان لەوێ ببینین؟ تزانی خوشکێ بەرین و هەژی بەهاریکاریە و پشتەوانیا سەرکرداتیا کوردی تایبەت پارتی دیموکراتی کوردستان و جەنابێ سەرۆک بەرزانی ئێزیدی نە بێ بەهربوونش خولێت دەرباسبوویەت پەرلەمانی کوردستانی نوێنەرێت خۆ هەبوون بگرە 2005 بیژم سێ نوێنەرێت ئێزیدیال پەرلەمانی کوردستانی هەبوون دۆ سەر لیستا پارتی دیموکراتی کوردستان و یەکجی سەر لیستا یەکەتی نیشتیمانی کوردستان و پاش وێ خۆلژی دیم تقریبا نوێنەرێ ئێزیدیال پەرلەمانی کوردستانی دەبولێ هەبوونە ئێزیدیال پەرلەماندا.
مەدوێ وەکو کۆتایەکە پێکهاتێکی ئاینی هەبوو نامەل پەرلەمانی کوردستانێدا هەبێ دا ئەمژی بەشێک بنش داڕشتنە یاسایت کوردستانێت نەخاسمەیەت گرێدای پێکهاتێت ئاینیوە. زۆر زۆر سپاس بەڕێ سایت جەردۆ بەرپرسی بنکەی لالش لە دهۆکەوە میوانم بووی سپاس دەکەم.